دیجیتەلەکان من ئاریان لە بەرنامەیەکی نوێ لە ئەڵقەیەکی تری نوێ گەشتی باخچەکان بەیەک گەیشتینەوە. ئێستاش فەرموون بینەری بڕگە و چالاکیەکانی منداڵانی باخچەی ئاریان بن. بە ناوی خوای گەورە و مێهرەبان پێشەچی بە ناوی دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی باخچەی ئاریان بەخێرهاتنی تەلەڤیزیۆنی پەروەردە دەکەم. من عەفاف عەبدوڵڵا بەڕێوەبەری باخچەی ئاریانم. دەمەوێت بە کورتی باسی باخچەکەمان بکەم. لە ساڵی 2010 لە گەڕەکی ئاری دروست کراوە. لە باخچەکەمان لە چەند ژوورێک پێکاتووە: ژووری زانست و بیرکاری و ژووری یاری، ژووری کۆبوونەوە چیرۆک. مامۆستایان زۆر بە جوانی وانەکەی خۆیان دەڵێنەوە و کاری لێژنە جێبەجێ دەکەن و کۆمەڵە لێژنەیەکیشمان هەیە، وەک لێژنەی ئاگادارکردنەوە، لێژنەی تەندروستی و لێژنەی پاک و خاوێنی. و لە کۆتاییدا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەم و تا ئێستا هیچ درێغیان نەکردووە لەگەڵ ئێمەدا. زۆر سوپاسیان دەکەم. من قسنگ ئەحمەد عارفم، مامۆسای ئینگلیزیم لە باخچەی منداڵانی ئاریان دەوام ئەەکەم لە هەولێر. چەند ساڵێکە بێت لە باخچەی منداڵان ئیشەکەم لەبەری کە حەزم لە مەعاملەکردنە لەگەڵ مناڵی 4 ساڵ و 5 ساڵ. زۆر ئیشەکەم خۆش ئەوێت. مناڵ دنیایەکی جوانە، حەزیان لە زمانەکە هەیە، ئەویش بە تایبەت ئەبێ بوترێتەوە، نەکەم و نەزیە، یعنی نابێت بە قورسی پیان بوترێ و ئەوەشی کە لە ناویاتی ئەبێ بە تەلەفوزێکی زۆر باش پیان بوترێ. من خۆم جاریوە سێری نۆ قاموس ئەەکەم بۆی وشەکە بە تەلەفوزێکی زۆر باش پیان بڵێم بۆی هەڵەت نەکەن، چکە ئەو هەڵەتە بۆی نەمێنێتەوە بۆیان. حەزیان لە پێکەنینە، حەزیان لە گاڵتەیە، حەزیان لە یاریە. جاریوە دەرسەکە ئەو ڕۆژە لە پلانەدام ناوە، بەڵام بەتەواتی بۆم ناوترێتەوە لەبەری کە پیان خۆشە قسەیان لەگەڵ کەم، یاریان لەگەڵا بکەم، بۆی دەرسەکان لەلا خۆشەویست بێ.
بەیانی باش چۆنی؟ باشم. ناوت چییە؟ هێما. هێما خان بەیانی کە لە خەو هەڵدەستی چی دەکەی یەکەم جار؟ یەکەم جار دەست بە جارێتی دادەچوو دەم چاخە دەشۆم دادانم دەشۆم دادەچم باش لە داوە بابەی دەکەم داناین دەخۆی. ئافرین ئەی ڕێ ناکەی بۆ باخچە؟ ناچتە باخچە؟ بادەچم ئەگە نەخۆش بوو ناچم. ئافرین زۆر سوپاس. بەیانی باش. بەیانیت باش. چۆنی؟ باشم. ناوت چییە؟ ئاسۆ. ئاسۆ ناوی باوکە چییە؟ ئیسماعیل. ئافرین ئاسۆ کە بەیانیان لە خەو هەڵدەستی چی دەکەی بۆ یەکەم جار؟ یەکەم جار دەستم دەمسام دەستم دان دەفم دەستی پلێ خۆشم دەفم دەچم بەیانی باش لە بابو داگمەکەم دەدەشت نای دەخۆم. ئافرین ئەدی جلی باخچە لەبەر ناکەی بۆ ئەوەی بچیتە باخچەی منداڵانی ئاریان؟ ئەگە نەخۆش بووم ناچم ئەگە نەخۆش نەبووم ئافرین زۆر سوپاس. بەیانی باش. بەیانیت باش. ناوت چییە؟ ئەلین. ئەلین خان ناوی بابەی چییە؟ ئەلین وەلید. ئافرین ئەلین خان حەزت لە دەرسی ئینگلیزیە؟ بەڵێ. چ فێر بووی لە دەرسی ئینگلیزی؟ پیتەکان. چی تریش؟ ئەی گۆرانی ئینگلیزی فێر بووی؟ بەڵێ. ئافرین دەت باشە ناوی باخچەکەی خۆتمان پێ بڵێ ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵانی ئاریان. ئافرین زۆر سوپاس ئەلین خان. پەریا کچمەوە بۆ دەگری؟ باوکە چۆن نەگریم؟ ڕەفیقەکانم گشتیان لە بەر دەرگای ماڵی خۆمان لە پارکەکە یاری دەکەن کەچی دایکیشم ناڵێ من لەگەڵیانە یاری بکەم. کچم دایکت ڕاستەکە نابێ بچیتە دەرەوە. بۆ باوکە بۆ منیش نەچم لەگەڵ ڕەفیقەکانم یاری بکەم. ئاخر کچی شیرینم ئەزانی بۆ لەبەرەوەی کۆرۆنا هەیە. کۆرۆنا؟ بۆ باوکە کۆرۆنا چییە؟ ئەزانی چی کچم؟ کۆرۆنا نەخۆشیە، نەخۆشیەکی زۆر ترسناک و کوشندەیە. ئێجا من چی بکەم باوکە؟ نەخۆشی کۆرۆنا هەیە و کوشندەیە و ترسناکە ئەوە هیچ پەیوەندیەکی بە منەوە نییە. چۆن پەیوەندی بە تۆوە نییە کچی شیرینم؟ ئەم نەخۆشیە نابێت لە نێو قەڵەباڵخی تۆ بوەستی. هەروەها دەبێ لەو شوێنانەی کە قەرەباڵخن دەبێ دوورکەویتەوە ڕۆژانە 4 تا 5 جار دەستەکانت بشۆی هەروەها ماسکیش ببەستی. خۆشت پاک و خاوێن ڕابگری. باوکە من منداڵێکی زۆر پاک و خاوێنم دەڕێگەم بدە با بچم بۆ خۆم یاری بکەم. ئاخر کچی شیرینم هەر ئەوەندە نییە ئەبێ بۆ ئەوەی بەرگری لەشمان بەهێز بێ ئاوی پرتەقاڵ و لیمۆ لەگەڵ سەوزا زۆر بخۆین. باشە باوکە ئەمانەش ئەکەم. کچی شیرینم هەر ئەوەندە نییە ئاخر هێشتا هیچ دەرمانیان بۆ نەدۆزیوەتەوە لەبەرەوە ئەبێ ئێمە خۆمان دوور بگرین لەو شوێنانە کە قەڕەباڵخن تاکو چارەسەری ئەم نەخۆشیە دەدۆزنەوە. باشە باوکە منیش چیتر ناچمە کۆڵان بۆ یاریکردن. ئەی زانیاری تر چیە پێم بڵێ بۆی منیش ڕێنماییەکان بەجێ بگەێنم.
گەی شیرینم ئەبێ بە هەمومان بەیەکەوە بۆ ئەوەی بەرەنگاری ئەم نەخۆشیە کوشندە ببین دەست بکەین بە ماسک بەستن ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بشۆین هەروەها لە شوێنی قەرەباڵخیش دوورکەوینەوە. باشە باوکە گیان من زۆر سوپاس دەکەم بۆ ئەم ئامۆژگاریانە منداڵان ئێوەش وەکو ئەوەی کە باوکم وتی هەمووتان کە دێن بۆ باخچە ماسکەکانتان ببەستن لەبیری نەکەن باشە؟ هەروەها لە شوێنی قەرەباڵخیش دوورکەونەوە نەچنە کۆڵان لەبەر دەرگا لەگەڵ مناڵانی تر یاری بکەن بێر لەوەش ئەبێ هەموو ڕۆژانە لە ماڵەوە 4 تا 5 جار دەستەکانمان بە ئاو و سابوون بشۆین. ئافرین ئێوە بەڕاستی منداڵی زۆر عاقڵ و ژیرن باوکە ئەمانی گوێڕایەڵی من بوون گوێرە ئەم ئامۆژگاریانەی تۆیان وەرگر ئیتر منیش زۆر سوپاسدانەکەم منداڵە شیرینەکان منیش زۆر سوپاسدانەکەم ئەگەر بێت و ئەم ڕێنمایانە پابەندی ئەم ڕێنمایانە بین ئەوە وردە نەخۆشیەکە لە ناومان کەم دەبێتەوە لە هەمووشی گرنگتر ئەبێ هەر مناڵەکانمان لە 5 ساڵیەوە هەموو ڕێبکەن بۆ بنکە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین. گوێتان لێم بۆ منداڵان هەمووتان ڕێبکەن لەگەڵ دایە و بابە بۆ بنکە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین لە بنکە تەندروستیەکان. ئیتر زۆر سوپاس خوا حافیز. پیتەکان پێشتر کە خوێندمان زاینۆ چ پیتێک بوو؟ هەفتیا شەشی پێکە بلەم بۆ دۆ ئەسد ئاو زۆر باشە بێ بابا
ناوی باش باش باشە ناوت چییە؟ تەمەنجان ناوی بابەی چییە؟ محەممەد تەمەن محەممەد بەخوای ناوەش خۆشە باشە تەمەن ئێستامە لە چ وەرزێکین؟ پاییز ئافرین لە وەرزی پاییزین باشە لە پاییزان دەبێت جلکی هاوینە لە بەرکەی؟ بەخێر دەبێت چی لە بەرکەین؟ دەبێت پاییز پێ بکەی ئافرین دەبێت جلکی پاییزبی دەبێت چ بلووسێک و قەمیسەک یانتی بلووسێک و بلووسێک لەگەر قەمیسەک دەبێت چ لە بەرکەین؟ بلوزێک و خەمیسەک باشە دەبێت شتی سارد بخۆینەوە یان دەبێت شتی گەرم بخۆین؟ دەشتی ساڵ ناخۆ دەبێت چی گەرم بخۆی ئافرین دەبێت ئایسکرێمی بخۆین یان دەبێت چ بخۆین؟ شەندەلی ئافرین زۆر زۆر سپاس تەمەنجیان بەیانی باش بەیانی باش ناوت؟ ئاسۆس ئاسۆ جان ناوی باوکت چییە؟ ئیسماعیل ئاسۆ ئیسماعیل ئاسۆ ئێستا لە ئێمە لە چ وەرزێکین؟ پاییز ئافرین لە چ ژوورێکین؟ کوردی ئافرین ئەوڕۆ چ پیتێکتان وەرگرت؟ تێ پیتی تێ باشە وشەیەکم بۆ بڵێ لەسەر پیتی تێ ترێ ئافرین باشە پێشترێ دەرسی پێشتر و چ دەرس پیتێکتان وەرگرت بوو؟ زێ زە وشەیەکم بۆ بڵێ لەسەر زە؟ مۆز مۆز ئافرین باشە ئاسۆ دەبی بە پاییزان شتی سارد بخۆین یان دەبی چ بخۆین پاییزان؟ دەشتی گەرم بخۆی شتی گەرم بخۆین بۆ ئەوەی نەخۆش؟ نەکەوی ئافرین بەیانی باش بەیانی باش ناوت؟ هێما ناوی بابەت چییە؟ هیوا هێما هیوا هێما خان باشە بەیانیان کە لە هەڵدەستی دەم و ددانت دەشۆی؟ بەڵێ ئافرین باشە هێما خان حەزت لە باخچەیە؟ بەڵێ هەموو بەیانیەک دێ بۆ باخچە؟ بەڵێ ئافرین هێما خان بە پاییزان دەبی جلی چۆن لەبەرکەین؟ جلی هاوینە لەبەرکەین یان جلی گەرم؟ دلی گەرم چی و چی لەبەر دەکەی؟ بلوزەک و قەمیسەک ئافرین ئەدی گۆرەوی پێڵاو؟ هەردوو ئافرین باشە هێما خان ئەدی کە لە ماڵ هاتیە دەرەوە ماسک دەبەستی؟ بەڵێ ڕۆژانە چەند جار دەستت دەشوی؟ پێنج ئافرین باشە دەچیتە ناو شوێنی قەڵەباڵە؟ نەخێر باشە لۆ ئەخە نابێ بەبێکە مامەک ئافرین نابێ بەبێکە مامە لۆ ئەوەی خۆمان لە چ بپارێزین؟ کۆڕۆنا ئافرین بەیانی باش بەیانی باش ناوت؟ ڕۆزی ڕۆژین ناوی بابەی چییە؟ هێرش هێرش ڕۆژین هێرش ناوە چ خۆشە لە پاییزان چ میوەیەک زۆرە؟ هەنار و بەتەقاڵ هەنار هەنجیر ترێ ئافرین حەزت لە چ میوەیەکیە هەنار یان هەنجیر یان ترێ؟ هەنجیر ئافرین باشە ناوی مامۆستایەکەت چ بوو؟ مامۆستا هێرۆ مامۆستا هێرۆ باشە ڕۆژین جیان دەتوانی بۆ مام بژمێری هەتاوەکو ژمارە دە؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ئافرین ئەو زۆر زیرەکە چەپڵەیەکی بۆ لێدان
مامۆستا تاوان لە باخچەی منداڵانی ئاریان لە گەڕەکی ئاریە پسپۆری خۆم هەر کوردیە چەند ساڵە لێرکوانە هەر کوردی دەرێمەوە دەرسەکەی خۆم لە خۆشەویستە چکە هەر پسپۆری خۆمە منداڵان ڕۆژانە دەرسی کوردیان هەیە لێرکوانە منداڵی 5 ساڵی لە لای منە دەرسی کوردیان هەیە ڕۆژانە بە وەسایل و فلاشکارت و چەندین وەسایل کە ڕۆژانە بەکاردێنین بۆ منداڵان بۆ ویشتەکەیان لە بیرنەستەوە ئێستا کە بۆ نمونە ئەوڕۆکە پیتی تەمان وەرگرتیا لە چەندین تشتمان هینایەوە بۆی تەمەشایکەن و لە بیریان نەچیتەوە تەماتەمان هینابوو تورمان هینابوو ترێمان هینابوو تۆپ چەندین وەسایلی دیکە بوو کە منداڵان تەمەشایان کردو بەدەستیان وەرگرت و ڕۆژانە لە دەرسی کوردی بە چیرۆک و چەندین گۆرانی بە زمانی کوردی دەرسەکەی دەڵێنەوە بۆیان لە خۆشەویست بیتن چکە دەرسی ساڵی پالەبەر کۆڕۆنای دوامشتیویان نەکردی ئەو ساڵ بڕەک سستن دەبی دەرسەکەیان لە خۆشەویستکەی و ئەجە بە گۆرانی بیتن بە چیرۆک بیتن بە هەر شێوازەکی بیتن ڕۆژانە لە دەرسی کوردی چەندین فلاشکارت و میکانە و لم و ئەو شتانەکە بەکاردێن هەیە لە پیتەکانی کوردی بێن ئێستا بۆ نمونە دەرسی ڕابردوو میکانە و لۆدا نابوون زۆر بە جوانی منداڵان بە شێوازێکی جوان پیتەکانی زمانی کوردیان ئەوانەی کە خوێندیتمان پێشتر هە لە بیریان مابوو دوایان نووسی لێ بۆ مامۆستا تەمەشاکە بزانین بە شێوازێکی نووسیتمان گەشەکان بەم جۆرە هاتینە کۆتایی گەشتی ئەم جارەمان لە باخچەی منداڵانی ئاریان هیوادارم بڕگە و چالاکیەکانتان بەدڵ بوو بێت تا ئەڵقەیەکی تر و گەشتێکی تر خواتان لەگەڵ خواحافیز